هەر لە 8 مارس لە دەڤەری ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین مەراسیمێکی ڕێزدێنانی بۆ 8 ڕاهێنەر و مامۆستای وەرزشی فێرگەی تۆپی پێی ڕانیا ئەنجامدا کە چەند ساڵەکە بە خۆبەخشانە لەو فێرگەیە لە کاری پێگەیاندنی یاریزانی کوڕ و کچ بەردەوام و مەشقیان پێدەنەوە. لەوێ بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین خەڵاتی ڕێزدێنانی پێشکەشکردن و مەراسیمێکی خنجیرانەشی بۆ ئەو کچە ڕاهێنەرانە ئەنجامدا. باسی ئامادەبوونی ئەو پشت بەڕێزانە دەکەین کە لەنەوەکو بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین ئەمڕۆ لێرە ئامادەین. بارکی سەرشانمان زانی ئەگەر یادێکی بچووکیش بێ کە کەوتۆتە ڕۆژی هەینی ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە بۆ بۆنەوە بەناوی کۆم و ستافی بەڕێوەبەرایەتیمان پیرۆزبایی لە تەواوی خانمانی جیهان دەکەم بە تایبەتی خانمانی کوردستان و ئەو پشتە بەڕێزانە هەم هاتووی سوپاسیان بکەین کە لە پای خزمەتکردنیان هەم ئەم ڕۆژە پیرۆزەیان لێ پیرۆز بکەین و سوپاسی خوشکی بەڕێزشم کاتشاریە و برای بەڕێزم کاگەزگار دەکەم کە هەمیشە ساڵانە لەگەڵ بەڕێوەبەرایەتیمان و پێشتریش لەگەڵ ناوەندی وەرشولاوان هەموو ساڵی لە 8 مارس سپۆنسەر بوونە بۆ ئەم نیشانەمان. دیاربەرکی سەرشان دەزانی ساڵانە ئەمە لەو یادێکی بچووکیش بێ بەشداری تێدا بکەین. سوپاسی بەڕێز کاگازات سناردنەی سەرپەرشتیاری فێرگەی تۆپی منداڵانی ڕانیا کاکبێستون خاتوشاناس هەموو ئەو مامۆستایانە دەکەم کە لێرە خزمەتێکی زۆریان بە منداڵانی شارەکەمان کردووە. چەندین منداڵ ئێستا پێگەیشتوون لە سەراستی یانەکانی عێراق و کوردستان مشارەکەیان هەیە و جێپەنجەیان دیارە لە ئایندەدا ئەم ئەکادیمیایە زیاتر بە ڕسمی دەکرێن و بە دڵنیاییەوە فێرگەی تۆپی ڕانیا لەو ئەوەیدا قورسایی خۆی لێوە بۆیە هاتین لێرە هەم دیاری ببەخشینە ئەو مامۆستا بەڕێزانە و هەم ڕێزنامەیان پێ ببەخشین لە پای هەوڵ و ماندووبوون و تێکۆشانیان بەتایبەت ئەمڕۆ کە ڕۆژی خانمانە و ئەوانە زیاتر خزمەت بە بواری کچانی فێرگەکە دەکەن. دووبارە دەستی ملاوتان خۆش بێ، زۆر سوپاستان دەکەین هەم بۆ پێشوازتان هەم بۆ ئەو مەڕاستیمە جوانە. سوپاس بۆ بەڕێزتان دووبارە پیرۆز بێ.